سلااوتان لە ببینەرانی خۆشەویست بەیانیتان باش. ئەمڕۆ دکتۆر دیارینی هاتم لەگەڵا کە پسپۆڕی نەشتەرگەری گشتی و قەڵەویە باسیێواکەین کە خۆی چارەسەرە هەرە نوێیەکان دەربارەی قەڵەوی چین و یەکمان لەمان کاشە لە ڕێکتۆر کۆمەڵایەتی فەیسبوک و پەیجی فەرمی کورسات ئێوەتوان پرسیارەکانتان ڕاستەخۆ بنووسن لە کۆمنت و منیشەوە ئەڵامتان بۆ وەرەگرم بە پێویست. دکتۆر بەخێر بیت، پێناسەیەکی زۆر کورتی قەڵەوی با بکەین بە شێوترێ قەڵەو. قەڵەو ئەو کەسەیە با بڵێن قەڵەوی چییە؟ بریتە لە کۆبوونەوەی چەوری زیا لە لەشی مرۆڤەکەیە. دیارە چەند پێناسەیەکی هەیە لە جیهانە کە پێناسە ئەکرێت، باوترینیان کە ئێستا ئێمە بەر لە ڕووی زانستیەوە ئێتیمادیەکەینە سەر بریتە لە پێوانی کێشی نەخۆشەکە لەگەڵ باڵای نەخۆشەکەیە. واتە شەرت نییە مەسەلەن نەخۆشەیە ئەڵێ کەسێ ئەڵێ من کێشم ئەوەنەیە، ئایا قەڵەومیان نا بەپی باڵاکەی ئێمە توانین قەرار بین ئایا ئەم کەسە قەڵەوەیان نا، کە هێنین درێژی نەخۆشەکە بەپی هاوکێشەیەک درێژی نەخۆشەکە بە مەتر زەربی خۆی ئەەکەینەوە جارێکی کە کێشەکە دابشی ئەو ڕقەمە ئەەکەین ژمارەیە دەرەچێت. بەپی ئەم ژمارەی ئێمە بڕیارین ئەم کەسە قەڵەوەیان نا. ئەگەر هاتوو کێشی با بڵین BMI-یەکی کە پێوتێت بۆدی ماس ئیندێکس واتە کوتلەی جسم لە بینی 18 بۆ 25 بوو، ئەوە پێوترێ کێشێکی نۆرمەڵ. لە خوار 18 بوو ئەمە پێوترێ بەدخۆراک واتە کێشی کەمە. لە 25 بۆ 30 پێوتێ کێش زیاد پێی ناوترێ قەڵەو، واتە قەڵەو نییە بەڵام کێشی زیاد لە کێشی خۆی. 30 بۆ 35 دەرەجەیەکی قەڵەوی، 35 بۆ 40 دەرەجە دوی قەڵەوی، 40 بۆ 45 دەرەجەی سێ قەڵەوی لە دوای 45 شۆ ئیتر پێوترێ مۆربید ئۆبێسیتی واتە ئەو کەسانی کە کێشەکانیان ئیتر خطوڕە لەسەر ژیانیان دروستەکە. زۆر باشە. دکتۆر خراپترین جۆری قەڵەوی چییە؟ واتە قەڵەویەک کە هەموو ولاشەی گرتە بێتەوە یاخود تەنها وەرەک بێت؟ بەڵێ بێگومان دیارە ئەمە جۆرێکیان لە کلاسیفیکیشنەکە کە باسێکرێت دوو جۆر قەڵەوی باسێکرێت، جۆری سێوی و جۆری هەرمێیی. هەرمێیی ئەوەیە کە بەشی سەروی کەسەکە زۆر قەڵەو نیە، بەشی خوارەوەی قەڵەوە. سێویش ئەوەیە لەسەرەوە تا ناوقەی بەکاملی هەر هەمووی قەڵەوە. دیارە هەرێکە لەمانە مەترسی و ماکی خۆی هەیە کە بە توشبوون لە نەخۆشیەکانی وەکو نەخۆشی دڵ، بەرزبوونەوەی پەستانی خوێن، نەخۆشی شەکرا، کەڵەکەبوونی چەوری لە بۆرەکانی خوێنە، وهروەها توشبوون بە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و ئەمانە زیاکە. دیارە تا کێشی نەخۆشەکە زیا ببێ مەترسی لەسەر نەخۆشەکە لەسەر کەسەکە زیاکە. واتە قەڵەوی بەعام ناڵین ئەم جۆرەیان لەم جۆرەیان خەتەرترە. قەڵەوی بەعام هەمووی هیچی باش نییە، ئەگەر بێت و لە هەر کاتێکە ئەم کەسە پێوترێ قەڵەو تا قەڵەوێکە زیاد بکات تابی ئەم ئای نەخۆشەکە زیاد بکات مەترسی لەسەر ژیانی زیادکات. با بینە سەر کۆمنتەکان بێگومان پرسیاری زۆر ماوە کە بە سیستماتیک بڕۆین، بەڵام بەڕێزێک نووسیوەتی نەشتەرگەری شوکردنەوەی گەدە باشترین چارەسەرە بۆ قەڵەوی من کردومەوە نەجاتم بۆ. هەموو قەڵەوێک پێویستی بەم نەشتەرگەریە هەیە؟ بێگومان نەخێر، بێگومان وانە. ئێمە لە پێشە مەسەن کە نەخۆش جێتە لامان، من نەخۆشەکانی خۆم خۆیان نزانێت کەم شێت، ئەڵم باشترین چارەسەر ئەڵێ بۆ قەڵەوی چییە؟ من باشترین چارەسەر بۆ قەڵەوی بریتە لە ئەنجامانی ڕێژیم یا دایت لەگەڵ وەرزشە. دیارە ئەم دوانە بۆست بۆ قەڵەوی باش نییە، لیاقەت باشەکات، تەندروستی باشەکە لە نەخۆشیەکانی ترە و پارێزی کێشی شێدا بزین و لێش شێ باشەکە ببێ بکەیتە بەر نەشتەرگەری. بەڵام بێگومان با ئێمە تۆزی واقعی بین، ئەمەش زۆر ئاسان نییە. یعنی کردنی من دایمە بە نەخۆش ئەڵمکردنی دایت تازیبە بەڕاستی یانی تۆ بتوانای ڕێژیم بکەیت و نان نەخۆی بەردەوامیش بی قورسە. وەرزشیش لە هەمان کادا بدای ماڵم وەرزش خۆش نییە، بەڵام سەحیە بۆ لەش. ئەگەر بتوانی ئەم دوانە بکەیت لە هەمووی باشترە. ئەگەر نتوانی ئەمانە بکەیت و لەمانە دەرپشیت و ئەو کەسانی زوربەی ئەو کەسانەی یعنی ئەتوانم بڵێم لە 100 تا 100 ئەو نەخۆشانی کێنە لای ئێمە بۆ ئەنجامانی نەشتەرگەری گەدە ئەمەیان تاقی کردوێتەوە کە سەرکەوتوو نەبوونتیە هەمووی ئەڵێ چوومەتە قاعە باڵێن جیم وهروەها دایتیشم کردووە بەڵام نەمتوانیەوە هەیەڵێ هیچ دابەزیوم هەیەڵێ دابەزیوم بەسەم دیسان دەستم پێ کرد دەم دیسان قڵەو بوومەتەوە چەند جارێک لەبەرەوە کە سێرەکەی ئەو مەرحەلەی تێپەڕانوە دوای ئەوە کێت ئێمە باشترین چارەسەر بووی بێگومان ئەنجامانی نەشتەرگەری قەڵەویە ئیتر هەر جۆریشان بێت چووکردنەوەی کە دەبیان ئەوانی ئەمە بینەرانی بەڕێز بیرتان بخەمەوە کە لە ڕێکتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی فەرمی کورسا دەتوان پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن و میش ڕاستەخۆڵامتان بۆ وەرگرم لەسەر دوایین ڕێگە چارەکان بۆ چارەسەری قەڵەوی و بێگومان نەشتەرگەری قەڵەویش دکتۆر کە ئەوتر نەشتەرگەری قەڵەوی با تۆزێک وردی بکەینەوە چەند جۆرە بە چ ڕێگە ئەکرێت لە ڕێی نەشتەرگەریەوە کێشی لەش دابەزێنرێت بەڵێ دیارە ئەوانی کە ئێستا بە فەرمی لە جیهانە جاران ڕێگە زۆر بوو مەسەلەن ئەمانە ئێستا چین ئەمانی ئێستا کە ئێستا بە فەرمی باسەکرێت لە ئینە بریتە لە بچووکردنەوەی گەدە قارسی گەدە واتە بڕین
لە 1970 بۆ 85 گەدە لا ئەبین جۆرێکی کەمان جۆرەکانی کە پیانەوترێت بایپاس واتە گۆڕینی ڕاڕەوی گەدە گۆڕینی ڕاڕەوی گەدەش ئەمەش چەند جۆرێکی هەیە جۆرێکمانێ پێوترێت مینی بایپاس واتە هێنانی بڕینی گەدە و بەستنەوەی بەشێک لە ڕیخۆڵە پێوەی جۆرێکی کەمانەیە پێوترێ ساسی واتە بڕینی ئەنجامانی قارسی گەدە و هێنانی ڕیخۆڵە و جارێکی تر بەستنەوەی جۆرێکی تر لە دوانزەگرێەوە ئەی بەستینەوە پێی ڕۆی نوایشمان هەیە ئەمەش کە ئێستا زیاتر بەڕاستی زۆر کەم ئێستا لە جیانە بەکارێ لەبەرەوەی مزعفەتەکانی زۆرە لە هەندی شوێنەتی سڵ هەر بەکارێنرێت بەڵام مزعفاتی زۆرترە و سێرەکەی نەتیجەکانی وەکو ئەوانی تر وایە ئەم جۆرەش هەر بەکارێنرێت بەنسبە داوانی کە جاران هەبوو ئێستا زۆر بەکار نایە لە جیانە بریتە لە گاستریک باند واتە باندێکدانرا بۆ گەدە ئێستا زۆر بەکار نایە دەرزی بۆ بۆتۆکس کە بەکارێنرێ بۆ شەلەلی معیدە گەدە تووشەکە ئەمەش خۆی مەترسی خۆی هەیە ئێستا ئەویش زۆر بەکار نایە چکە جارێکی تر تووشە بێتەوە نەخۆشەکە کە ئفێکتی لەسەر نەما گەدەی وەکو جارانی لێتەوە واروها ئێستا دانانی باڵۆنیش هەیە باڵۆن بە تایبەتی باڵۆنی زیرەک کە پێویستی بە بەنج و بە نازۆر و ئەوانە نەماوەکو باڵۆنە کۆنەکان کەپسولێکە نەخۆشەکە قوتیا چێتە گەدەی و دوای خۆشیە ڕۆ بەبێ دەرهێنانەوە کەواتە یەکێک لە پرسیارەکانە سەر باڵۆنە لە سوود و زیانەکانی باڵۆن چییە بۆ چارەسەری قەڵای بەڵێ وەکو باسمان کرد ئێستا زیاتر لەبەروی باڵۆنی زیرەک داهاتووە باڵۆنە کۆنەکان بەکار نایە لە جیانە یعنی زۆر کەم بەکارێنرێت لە چەند وڵاتێکانە بێت لای خۆمان چی بەکارێت لای خۆمان زیاتر باڵۆنی زیرەک بەکارێن ئەوەی لە ڕێی کەپسولەوە بەڵێ بەس سڵ هەندێک کەسێ باڵۆنی تر بەکارێنێ بەنجی بکە و نازۆر و ئەمانە مزعفاتیان زیاترە لەبەروی دوایش بنجی ئەوێت و دەرهێنان و تەقێ بێتە هۆی گیرانی ڕیخۆڵەکان و ئەمانە بەڵام باڵۆنە زیرەکەکەوانیە نەخۆشەکە مەسەن هەر لە کلینیک کەپسولێکە قوتیاچێتە ناو گەدەیەوە ئەبێ ئەلێەوە لە ڕێگەی وایرێکی بچووکەوە ئاوێکی خاصی خۆی هەیەتیەکەی نەبێ بە باڵۆن لە گەدەیە 4 بۆ 6 مانگە مێنێتەوە دوای ئەوە خۆی ئەڕوا پێویست بە دەرهێنانەوەش ناکە نەخۆشمانەیە مەسەن 35 کیلو پێدابەزیوە نەخۆشمانەیە کەمتر پێدابەزیوە بە پێوەی نەخۆشەکە چەند بابندە بە ڕێنمایی خوارد خۆراکەکانەوە ئەمە سوودەکەیەتی بەڵێ زیانەکانی چێ دایمەن باز دەواکەین مەسەرم باڵۆن زوربەی من دایمەن بە نەخۆشەکان هەموویڵم ئەڵم بەشێکی کەم لە نەخۆشەکانم هیچ مشکلێکیان نییە زوربەی زۆری نەخۆشەکانمان تا 48 ساعت بۆ 72 ساعتی یەکەم دڵتێکەڵاتن و ڕشانەوەیان ئەبێت و لەوانەیە ئازاری ناومەعیدەشیانە بێت گەدە بەوەی گرژبوونی گەدەوە دوای ئەویان نامێنێ و باشە بنەوە ئێتر ماکەکانی تری هین بەڕاستی باڵۆن لە باڵۆنی زیرەکە زۆر کەمە ئەویژەوەی کە تەقەیەیانەوە تا تەسیر بکاتە سەر گەدە و تووشی کونبوونی گەدەی بکات تووشی مەشاکلی گەورەی بکات تووشی نەزیفی ناو گەدەی بکە ئەمانە زۆر کەمن لە جیهانە کە باسی شکل لە کۆنفرانسەکانە زۆر کەمن بەڵام دیارە هەموو جسمێکی غەریب کە بچێتە ناو لەشەوە احتیمالی ڕوودانی ئەمانەی هەیە باشە دکتۆرەوە پرسیارێکتر هاتۆ بێگومان هەر لە کۆمنتە باسیەوە کە بچووکردنەوەی ورگ واتە چەوری دەرهێنان لە ورگ وەزان بەڕێزت باسی ئەمەد نەکردیا بە شێوازێکی زانستی نازانی بۆ کەمکردنەوەی کێش یاخود بە شێوازێکی کاتی ئەبینی یاخود بابەتەکە زیاتر جوانکاریە نەک دابەزێنی کێش بێگومان قسەکەی جەنابەت زۆر ڕاستە دایمەن ئەمە بۆ نەخۆش ڕوونەکەینەوە جۆرێن لە نەشتەرگەری هەیە پێوتر نەشتەرگەری قەڵەوی جۆری ترەیە پێوتر نەشتەرگەری ڕێککاری ئەم دوانە گیان لە یەکتری نەشتەرگەری قەڵەوی بریتە لە قارسی گەدە ئەنجامانی بایپاس با بڵین ڕێڕوگۆڕین ئەمە نەخۆشەکە زەعیفەکاتەوە نەشتەرگەری چەوری دەرهێنان لە ورگ و ئەنجامانی تەجمیل یا جوانکاری ورگ ئەمە پێوترێن نەشتەرگەری ڕێککاری دایمە بە نەخۆشەڵین کە ئەمە نەشتەرگەری زەعیفی نییە ئەمە نەشتەرگەری ڕێککاریە واتە بەس مجرد ڕێککاری بۆکەین دوایەوە مێرۆ بڵێ وڵا کاکە تۆ دکتۆر چەند لە وەزنمدا گیراوە ئەمە عیلاقی بە وەزنداگرتنەوە نییە چوری و لابریتر کیلۆیەکە 10 کیلۆیە 15 کیلۆی ئەمە عیلاقی بە وەزنداگرتنەوە نییە ئەمە بەس ڕێککاریە پێڵین بە نەخۆشەگەر قەڵەو بێ نەخۆشەکەم تو هەروکو خۆت قەڵەوە مێنیتەوە بەڵام ئەوەی ئەوور کە زیایە بۆ لە ئەبێ ئەمە تۆزە ڕێککاری تیاکرێ ئەمە جیان لە نەشتەرگەری قەڵەوی نەشتەرگەری قەڵەوی ئەنجامانی پشوکردنەوەی گەدەی نەخۆشەکە بەعام زەعیفە بێت چەوری لەشی ئەتوێتەوە بەڵام تۆ لەمەیانە تەنها ورگی یا چەند چەوریە لە چەند شوێنێکا بۆی دەرەکەی تو تاوە ئەم دوو نەشتەرگەریە تۆتەڵی بە تەواوەتی گیان لە یەکتری ئەمەیان قەڵەوی ئەمەیان ڕێککاریە چ لە پرسیارەکانی ترە لە برادێکمان ساڵە بۆ 2 ساڵ پێش ئێستا بچووکردنەوەی گەدەی کردو نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە ڕێ لە ماوە بینیومە نزیکەی 10 کیلۆیەک زیای کردوێتەوە شتی وا هەیە یاخود بێگومان ئەو قسەی زۆر ڕاستە ئێمە بۆ ئەوانی کە بە تایبەتی نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەیان بۆکەین قارسی گەدە
پیان ئەڵێن کە ئەبێت لە دوای ساڵی یەکەمەوە زۆر وریابن چونکە احتیمالی کشانەوەی گەدایان هەیە جارێکی تر و قەڵەوبوونەوەیان هەیە ڕاتە گەدە خۆی درێژکاتەوە بەڵێ ئەکشێتەوە جارێکی تر و هەداین چەندها نەخۆشەیە دوای بچووکردنەوەی گەدا هاتوونەتەوە جارێکی تر ئێمە تەغیر مەسار باڵێن گۆڕینی ڕاڕۆمان بۆ کردوون ئەو کەسانە ئێمە دایمەن پیان ڵێن نەخۆشیشەیە بۆ ماوەی 12 ساڵی نەشتەرگەری کردوی بچووکردنەوەی گەدا هیچ قەڵەو نەبووەوە بۆ چونکە پابندە دایمە پیان ڵێن زیاخۆری مەکەن پێشەوەی تێربیە سەرەسەر پێ و زایدەن شیرینی مەخۆ ئەم دوانە زۆر گرنگە ئەم دوو خاڵە بۆ کەسانی کە بچووکردنەوەی گەدا ئەکەن بۆی جارێکی تر قەڵەو نەبنەوە چونکە شیرینی ئەگەر کەمیەتێکی کەمیش بخۆی کالۆریکی زۆری تایە ثیک کالۆری تایە واتە وا لێکە کە کێشدانە بەزێنی زایدەن زۆرخۆری با بڵین گەدە وەکو میزەڵان وایە ئەکشێتەوە توانای کشانەوەی هەیە بە تایبەتی دوای ساڵی یەکەم لە بەرەوە گەر زیاخۆری بکەی سەرەکی گەدە جارێکی تر ئەکشێتەوە ئەو کەسە جارێکی تر قەڵەوە بێتەوە ناچارەبی جارێکی تر قاچی گەدەی بۆ بکەیتەوە ویان گۆڕانی ڕاڕەوی بۆ بکەی بۆی نسبەتی قەڵەوبوونەوە تایە زۆر دەگمەن بێت پرسیارێکتر کە توانە فتقی سوورانچکی هەیە ڕێتوانم باڵۆن زیرەک دابنم فتقی سوورێنچک دیارە زۆر باسەکرێ ئەم مادەیە لەسەر ئەوەی قایە قارسی گەدەی بۆ بکرێ ئایا باڵۆنی زیرەک دابنێ باڵۆنی زیرەکە توانی دابنێ قارسی گەدا توانی دابنێ بەڵام عادەتەن ئەوانی کە فتقی سوورێنچیان هەیە ترشەڵۆک زۆر ئەگەڕێتەوە لەبەر ئەو دەرگایی بینی سوورێنچک و گەدە باش ئیژ ناکات ترشەڵۆک ئەگەڕێتەوە خۆیان ئەسڵەن پێش ئەنجامانی ئەم نەشتەرگەریە یا دانانی باڵۆن ترشەڵۆکیان هەیە کە بە دانانی باڵۆنەکە یا ئەنجامانی قاچی گەدا ئەم ترشەڵۆکە بگەرە ئەبێ بە مضاعف و سێ ئەوەنە و چوار ئەوەنە و دە ئەوەنە شتەنانێت ینی باشتر وایە تۆ پێشەوەی باڵۆن دابنیت یا پێشەوەی قاچی گەدە بکەیت ئەبێت ئەو فتقی سوورێنچکە چارەسەر بکەیت ئەوە چارەسەر نەکەیت ترشەڵۆک زۆر زۆرە بێت و یای نەخۆشەکە لەوانێت تەحملی نەکە نە تەحملی باڵۆنەکە نە قاچی گەدەکە بکە لەبەرەوەی کەسانی کە ترشەڵۆکیان زۆرە ئەو کەسانە ئێمە بە هیچ شێوەیە قاچی گەدایان بۆ ئەنجام ناین باشترین شت ئەوەیە کاڵین ترشەڵۆکە زۆرە باشتر وایە ئێمە گۆڕینی ڕاڕەوە بۆ بکەین چونکە لەوانەیە بە تەواوەتی ترشەڵۆکەکەیەتە خوارە و چاکبن بەڵام لە قاچی گەدایە زیاکا بێگومان دکتۆر پرسیارێکی واقعیانە بکەین لە ڕابردووە بەشێک لە خەڵک ترساون بەوەی کە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە و ئەوانە ڕەنگە بێتەوەی جان لە دەستانیش و بەداخەوە ڕەنگە حاڵەتی شەبوو بێ لە و بابەتە تۆ چی بە خەڵکەڵی بەوەی کە نەترسن چکە خۆی بە خۆی قەڵەوی نەخۆشی ئەوانەی کە زۆر قەڵەون ئەشێ شەکریان هەبێ بەرزی فشاری خوێنیان هەبێ و بەرەوشتی خراپتریش بچن چی بکەن ئەو نەشتەرگەریە بکەن و لەوانەش نەجاتیان هەبێ یاخود نەشتەرگەریەکە تەنها کێشدا بەزێنێ یاخود نەشتەرگەریەکە بڵێ وردەکاری و ماچی خۆی هەیە و بەکرێ هیچ کەس بێت توش بێت پرسیارێکی زۆر جوانە دکتۆراوە تەمان نەخۆشی و جەناب بە باسیگر ئێستا بەڕسمی لە جیهانە ببوورە قەڵەوی بە نەخۆشی ناسێنراوە ئێستا نەخۆشیە ماگنێت زەرامێکە قەڵەوی معناە نەخۆشی تۆ من دایمەن بە نەخۆش ئەڵم بۆ ئەوەی شتێ بەدەستبێنی ئەبێ واز لە شتێک بێنی لە دنیا وایە لە دنیا شتێک نییە هەموو شتەکان بەدەستبێنی تو واز لە هیچیش نێنی قەڵەوی خۆی لە خۆیان نەخۆشیە بە درێژایی مێژوو تاقە نەشتەرگەریە کە سەلماوە تەمەن درێژەکان نەشتەرگەری قەڵەویە تەمەن لای خۆی گەورەی لای ئێمە نیە تەوان بەڵام ئەو کەسانی کە قەڵەون بە فعلی ئەڵێ 10 ساڵ لە تەمەنی فعلی خۆیان کەمتر ئەژین وەکو جەناب بەبات ئەوانەی کە قەڵەون معڕەزن بۆی تووشی سەوافانی جونگەکان بن بەرزی فشاری خوێن بن شەکرە بن بەرزبوونەوەی چێوری خوێن بن بتاری جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و جەڵتەی سیەکان لە تەمەنێکی زۆر زووترە سەرەکی کەسمانەیە لەبەرەوەی قەڵەوە لە تەمەنی 40 ساڵی زەختی هەیە یا شەکرەی هەیە علم تەمەنی ئەوە نیە تۆ شەکرە و زەخت بەس بەهۆی قەڵەوێکەوە هەیەی ئۆکەی لەبەر ئەوە قەڵەوی خۆی نەخۆشیە نەخۆشیێکی زۆر زۆرە مەترسی توشبوون بە سەرەتان زیاکە هەر لە دەمەوە هەتا کۆم هەمووی زیاکە قەڵەوی سەرەتانی مەمەک لەوانەیە زیابکە لەبەرەوە سەرەکی ماک و مەترسیەکانی قەڵەوی زۆر زۆرە ئەگەر بێت ئێمە مقارنەیەکین لەگەڵ نەشتەرگەری بچووکردنەوەی گەدایان نەشتەرگەری قەڵەویە ئایا ماکی هەیە بەڵێ بێگومان ماکی هەیە و کۆمون نەشتەرگەریەکی کە و لەوانەیە ماکەکانی کوشندەش بێ وەکو جەنابەت باسێکە تۆ ئەسەن ئەم نەشتەرگەری بۆ یەکێکەکەی کە قەڵەوە خۆی مەشاکلی زۆرە خطوڕەی بنج لەسەری زیاتر لە شتەکانی کە ئۆکێ ئەگەرم نەخۆشە تووشی ماکەکانی نەشتەرگەریەکە بێ بۆ نمونە تووشی لیک بێ کە ئینسانێ تووشی لیکە بێ ئەمە لە کتێبان نووسراوە لە مایۆکلینیک و لە هەر شوێنە بیکە ئەمە احتیمال لە تووشی لیک بێ لە ساڵ 61 ئەو نەخۆشانی تووشی لیکە بن مۆربیدیتیان زیاکە واتە جۆرێ لە ماکەکان لە مستەقبەلا پیانەوە دیارە بێ لە ساڵ 15 ئەو کەسانی کە تووشی لیکە بن گیان لە دەستدەن یعنی لە 100 کەس کە تووشی لیکە بێ لە 15 کەسیان لەوانەیە گیان لە دەست بن لەبەرەوە زۆر واردە احتیمالی نەزیفێ احتیمالی کۆم تەسک بوونەوە هەیە ئەمانە هەمووی واردە و بەشێکن لە ماکەکانی نەشتەرگەریەکان بەڵام من لە کۆتاییە دایمە باسی یەکەم کە ئەڵێم
بۆ کەسانی کە قەڵەون ئەمە ڕێی خۆمە ئەنجامانی نەشتەرگەریەکە زۆر مەسلحەتترە و قبولکردنی مجازەفەی ماکەکان زۆر مەسلحەتترە لەوەی کە هەموو تەمەنە بە هەموو بەسەر بە مەشاکل و بە هیلاکی و نەتوانی بچیتە دەرەوە و بەتایبەتی ئەگەر جەنابەت بزانی لەسەر و هەتا هەندێکیان سایکۆلۆجیکەڵ ئیمپاکت بەجێڵن لە سەریانواتە نەفسیەنیش بێتاقە دەبن حەز ناکەم پشتە ناو مجتەماعەوە لەبەرەوەی جسمیان جوان نییە جلیان لێ نایە قەڵەون لاوانەیە ڕەفیقکەم بن لە گەنجەکانە بەتایبەتی لاوانێت تعلیقیان لێ بیرێ کە ئەمانە قەڵەون و کە سێرەکی مەشاکلی زۆر بەدواوەیەوە لەبەرەوە مەسەلەن ئەو کەسی کە یەت دائیمەن باس لەوە ئەەکەم ئەو نەخۆشی کێتە لای کلینیک بۆ لای ئێمەیە بۆ لای هەش پزیشکی کە سەرێکی زۆرترین کاتی پێوە بەسەر بین من دائما بە نەخۆشەڵم ئەڵم ئەگەر قەناعەتت لە 109 بۆی ئەم نەشتەرگەریە بکەی بڕۆ ماڵەوە بە عەمەل نایی جارێ بیکە بە لە 100 اینجاوەرە بۆ لای من دائما ئەڵم ئەمە ڕیخۆڵە کۆرە نییە تۆ بیتە ژوورەوە بۆ لای من قەناعەت بە تۆ بکەم ئەم نەشتەرگەری و بۆ بکەم ئەگەر نەیکەیت ڕیخۆڵە کۆرەکە دەتەقێ وا لێ ئەمرید وا لێ ئەمە بچووکردنەوەی گەدەی و قەڵەویە ئەبێت تۆ کە هاتیتە ژوورەوە بۆ لای من قەناعەت بە پزیشکەکە بکەی کە منەوە نەشتەرگەریە بۆ تۆ بکەم ئەبێت تۆ قەناعەتت لە 100 بێت ئەمە وایە ئەمە مەسەرەن نەخۆشەکە سێرەکی لە مستەقبەلا ئەڵێ من زۆرم پێخورا ئێستا هیچم پێ ناخورێ بەڵێ وا لێ هیچی پێ ناخورێ جاران حەزی لە خواردنە کرد بەڵام ئێستا هۆرمۆنی گریلین و لیپتین لابین لەوێیە حەزی بۆ خواردن نامێنێ وا لێ وەکو ئینسانێکی زەعیف تەسەڕف بکەیت ئەو شەهیە و حەز و زۆرەی بۆ خواردنە نامێنێت ئینسانێکی زەعیف بۆ نمونەوەکو جەنابەت کە برسیە بێ مهم نییە مهم شتێ بچێتە مەعیدەی و تێر بێ هەستێتە سەر پێ هەرەوەنێ بەڵام ئینسانی قەڵەوانیە ئینسانی قەڵەو حەزی لە خواردنە تام و چێژ لە خواردنە بین لەبەروی هۆرمۆنەکان تیانە بەرزە 24 سعدەیە لە مێشکیان برسیمە خواردن ئەمە تۆ وای لێ ئەەکەی لەبەرەوە بێم نەخۆشە تەهیئەکەی حازریکەی بۆ ئەوی کە تۆ ئەم قەڵەوێ لە دەسەی بەم شێوە با پرسیارەکە واقعیانە تر بکەینەگە بەڕێزت لە حاڵەتێکی وایە بیت و پزیشکیت و هەموو وردەکاریەکانت زانی و هەموو ماکەکانی ژەزانی ژیان بە قەڵەوی هەڵەبژێری یاخود نەشتەرگەریەکەم من نەشتەرگەریە ژیان بە قەڵەوی هەڵنابژێن چکە قەڵەوی من بەڕاستیەکەی بەس بە نەخۆشی نازانم بە مەساتی ێزانم ینی ئەوەنی ماک لەسەر قەڵەوی هەیە ئەوەنی مەشاکلی هەیە قەڵەوی بڕوان پێ بکە هەر چۆنێ بێت دایمەن بە زۆر کەس ئەڵێم یاڵام هەرچیەکە کردو قەڵەویەکە لە دەست بە ڕێژیمەکەی ڕاضەکەی عملیاتەکەیت هەرچیەکەی بەس ئەو قەڵەویە قڵاوی لە گەنجشا زۆر ناخۆشە ناکرێت بەدڵی خۆت جل لەبەر بیت و بڕۆی من لە گەنجا لە پیرەکانیشە باماشیەوە ناخۆشە ینی کاچێتە ناو حەلقەیەکی فارغەوە من دایمە پێڵم تووشی سەوفانی ئەژنەوە بێ 24 ساعت لە جێگای ئەکەوێ وای لێ خواردنەخوا و قەڵەوە بێ خواردنەخوا و ئەوەی کرماکەکان لەسەری زیاکە لەبەرەوە بەڕێی من قەڵەوی مەقبول نییە شتێ نییە مەقبول بێ مەفروزە تا بتوانانی چارەسەر پرسیارم کە هاتووە ئەڵم نەمەوێت 10 کیلۆ دابەزێنم باڵۆن دانم نەشتەرگەری بکەم یا چی بکەم ئەگەر بێت و 10 کیلۆ بێ مەسلەکە لەسەر 10 کیلۆ بێ وەکو یینەوە سەر ئەو مەسلەی ئایا BMI چەنە یعنی تۆ ئەگەر زەلامێکی زۆر قەڵەو بیت BMI 45 بێ خۆت خەناعەتەوە بێ 10 کیلۆ دابەزێنی خۆ بە باڵۆ نەتوانی دایبەزێنی زیاتریش دابەزێنی بەزەو کەسی کە بە BMI 45 بە باڵۆنەکە دایبەزێنێ دوای 4 بۆ 6 مانگە خۆی ناگرێتەوە جاریتر نان نەخوا لەوانەیە 15-20 کیلۆ سەرکەوێتەوە ئەگەر BMI زۆر نییە مەسەلەن کەسی وایە مەسەلەن من ئێستا یەکێک لەو دیستۆدیۆ پێیوتم وتی من BMI 28 ئەگەر بێم دکتۆر یاری ئەتوانی قاسی کردم بۆ پێوتم نەخێر باش نییە بۆ تۆ کێشە زیایە تۆ پێویستە بە دابەزانی 10 کیلۆ 15 ئەگەر پێتەکرێت ڕاضە و ڕێجیم بکە ئەگەر پێ ناکرێت باڵۆندانێ ئەو بۆ ئەوانە زۆر باشن ینی باڵۆن تا BMI 32 زۆر باشە 10 کیلۆ 15 کیلۆ بتوێ دابەزێنی تا 20 کیلۆش ئەتوانی بە باڵۆن دایبەزێنی و دوای خۆت بگری بەڵامێکێک کە BMI زۆر بەرز بێت بڕوان ناکەم بتوانێت 10 کیلۆ داگرێت و خۆی ڕاگرێت چکە چەنەها جار 20 و 25 و 30 کیلۆشیان دابەزانەوە جارێکی تر سەرکەوتونەتەوە زۆر باشە کۆتا پرسیارەڵی خواردن شیرینی زیانی هەیە بۆ قەڵەوی بێگومان زیانی هەیە و بەڕێزت وەڵامت دایەوە من سپاسی بەڕێز دەکەم بۆ زانیاری وەردانە و مێ دەکەینەوەی کە گرفتی قەڵەوی و نەخۆشی قەڵەویان هەیە بە تەنگ چارەسەرەوە بن بۆ خۆیان جا بە هەز ڕێگەیەک بێوەکو پزیشکی پسپۆر باسی کرد و وردی کردەوە بۆتان ومێدی سەلامەتی و تەندروستی باشمان هەیە بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ بێت.